الشيخ معروفی کەرخی کە باوکی بە ناوی فەیڕۆز الکەرخی مەشهورە، ئەسڵ خەڵکی بابلە لە نێبتیەکانە، بە مەسیحی لەدایک بووە و لە مناڵیە موسڵمان بووە. خۆی ئەگێڕێتەوە ئەفەرمێ دایک و باوکم منیان دایە دەستی مؤدیبێک کە ئەدەبم دا بدا لەسەر مەسیحیەت. ئەڵێ هەرچی هەوڵیدا لەگەڵما کە تێم بگەێنێ لە ثالث و ثەلاثە کە خوا یەکێکە لە سێدانەکە یا سێهەمی سێدانەکەیە کە جوبرائیل لەگەڵ عیسا عەلەیهی السەلام لەگەڵ ئەڵڵایە جەلە جەلالوهو کە ئەقانیمی ثەلاثەی مەسیحیەکانە. تقریبا لە فکری کوردی خۆمانەوە دانراوە کە عیسا و دایکی و خوددا ئەقانیمی ثەلاثە جوبرائیلە نەک دایکی. فرقەیەکی تر هەیە لە ناو مەسیحیەتە کە پێیان وایە عیسا لەگەڵ دایکە هەردووکیان ئیلاهن خوددان، کە فکرێکی باتیلە. ئەڵێ هەرچی کرد و محاولەی کرد من تێنەگەیشتم لەوە. ئەڵێ دوای لێدام زۆری لێدام، ئەڵێ منیش ڕام کرد. ئەڵێ کە ڕام کرد دایکم و باوکم زۆر گەڕابوون بە دوامە، زۆر مانوو بوو بوون، زۆر گریا بوون و تویان بەس کوڕەکە بگەڕێتەوە لەسەر هەر دینێ بێ ئەمەش چێن سەر ئەو دینە بەس بگەڕێتەوە. ئەڵێ منیش چووم بەرەو بەغدا ڕام کرد. لە بەغدا ڕێ ئەکەوێتە لای عەلی کوڕی موسای ڕضا، ئیمام موسای کاظم کوڕێکی هەیە بە ناوی عەلی. طبعا ئێستا فکری شیعە ئەم زانە گەورە و پایە بەرزانەی وەها لێ کردووە لە زیهنی ئێمەی ئەهلی سوننە زۆرێک لە تەشویش دروست بوو. ئەگەر نا ئیمام موسای کاظم هیچ ڕەبتێکی بە شیعەوە نییە، ئیمام عەلی کوڕی موسای کاظم، ئیمام ڕەضا، ئەمانە هیچیان ڕەبتیان بە شیعەوە نییە، هەمووی ئیمامی گەورەی ئەهلی سوننەتن. جەوێکی سیاسی تەشەیوع وەهای کردووە کە لە پشتی ئەمانە خۆیان حەشاردن. ئیتر ئایا فورسە لە پشتەوە یان دەستێکی تری خەفی یەهودیەتەیە من نازانین، مهم ڕەبتێکیان نییە. ئەو شتانەی کە باس ئەکرێت لە حقوقی ئەو پیاوە گەورانە، هەموو ئەوانە ئینسانانی گەورە بوون و ئەهلی زۆر گەورە بوون. تەنانەت عەلی کوڕی موسای ڕضا مەئمون وەسەتی کرد کە لە وتارەکانی ئومەویەکان دەوڵەتێ بۆ خزمەتی ئیسلام ئەگەینە لای، وەسەتی کرد کە لە دوای خۆی ئەو خەلیفە بێ. ئەوەندە پیاوێکی عەزیم و گەورە. یەکێک بۆ لەو کەسانی لە بەغدا زۆر شۆرەتی هەبووە، ئەم مناڵە ئەگاتە لای ئەو ئیمانە هێنە لەسەر دەستی ئەو. ئەفەرمێ دوای چەند ساڵێک گەڕامەوە بۆ لای دایک و باوکم تەقەممان لە دەرگا. ئەڵێ وتیان کێ؟ وتم معروفی کوڕتان. وتیان دەرگاکە نەکەیتەوە چکە وعدمان داوە تۆ لەسەر چ دینە بی لەسەر ئەو دینە ئەبی. ئەڵێ وتم وەڵڵاهی من موسڵمان بووم، وازم لەو ثالیث و ثەلاثە و بە زمانی مەسیحیەت هێناوە. ئەڵێ دایک و باوکم هەردووکیان موسڵمان بوون، جا دەرگاکەیان بۆ کردنەوە. ئەڵێ یەکەم کەسێ لەسەر دەستم موسڵمان بوو خوا هیدایەتیە دایک و باوکی خۆم بوون کە خوا زۆر لطفێکی گەورەی لەگەڵا کردن. معروفی کەرخی لە دوای عەلی کوڕی موسای ڕضا تەشریفی ڕوو ئەکاتە ئیمامی گەورە ئەحمەدی کوڕی حەنبەل. لە ئەحمەدی کوڕی حەنبەل زۆر سوودی وەرگرتووە، عیلمێکی زۆر گەورەی کۆ کردوێتەوە. پایەکانی ئیمان زۆر بە جوانی لە دڵیا چەسپیوە. یەکێک بۆ لەو کەڵە پیاوانەی کە ئیمامی ئیبن الجەوزی یەک کتێبی گەورەی داناوە تەنها لەسەر چی؟ لەسەر کەرامەتی معروفی کەرخی. ئەوەندە مەشهور بووە لە زمانی خۆیان کەرامەتی گەورە گەورە لەسەر دەستی ڕووی داوە. پیاوێکی زۆر عەزیمە لەم ئوممەتە. ئەفەرمێ